تەوەری دووەمی بەرنامەکەمانە قساکەین لەسەر ئەم کتێبە کە هی سەید قوتبە ئەو ئەمریکایی کە من بینیم لە ئینگلیزیەوە زۆر بەڕێز ئالان عومەر وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی ئێستا لێرە میوانمانە و زیاتر گفتوگۆکەین دەربارەی ئەم کتێبە کاگالان سڵاوی خۆی گەورەی لە بەڕێزیشتان زۆر سپاسدانەکەم سلامت دنیا خۆسپاس چۆن بوو کتێبێکی سەید قوتب لە زمانی ئینگلیزیەوە وەرگەڕاوەتە سەر زمانی کورد لە کاتێکا سەید قوتب بەرەمەکانی ئێمە وا بیستومانەوە ڕاتین لەگەڵا کە بە عەرەبی نووسرا بەڵێ بەناوی خۆی مەزن و باڵادەست سەرەتا زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە زۆر سپاسدانەکەم ڕاستیەکەی سەید قوتب ناوێکی نامۆ نییە بە خوێنەران و بە بینەرانی کورد سەید قوتب یەکێکە لە نووسەرە هەرە ناودارەکان لەسەر ئاستی جیهانی موسڵمان نشین و لەسەر ئاستی دنیاش و یەکێکە لەو نووسەرانەی بەڕاستی بە بزوێنەر و داینەمۆ دانرێت لە ناو کۆمەڵگا ئیسلامیەکانە و ئەو شێوازە ئیسلامی ئەو بانگەشی بۆ کرد پێوترێ تێڕوانینی حەرەکی بۆ ئیسلام بۆ معنای کە ئیسلام تەنها لە مزگەوت و کۆمەڵە تەقسیدینی ئەو بابەتانەیە قەتیس نییە بەڵکو ئیسلام بەرنامە و پەیڕە و پرۆگرامێکە بۆ کۆی کایەکانی ژیان و ئەوە خاڵێکی زۆر جەوهەری بوو بەلای منەوە و کاتێک کە کتێبەکەم بە زمانی ئینگلیزی بە ناوی کتێبەکە ناوی ئەمریکا لە چاوی گەشتیارانی عەرەبەوە تەرجەمەی ئینگلیزی بوو لە یەکەم بابەتە ئەو بابەتەی سەید قوتب دانرا بوو کە خوێنمەوە ڕاستەوخۆ یعنی نەمپەرژە سەرەوەی بیر بکەمەوە کە عەرەبیە و ئەم بابەتانە زۆر سەرنجڕاکێش بوو و بڕیاری تەرجەمەکردنیمدا و زۆر هەوڵیشمدا کتێبەکە نوسخەی عەرەبیەکەی بەدەست بخەم لە کتێبخانەکانی سلێمانی چ دۆست و برادریش لە هەولێر بەس بەداخەوە بەردەست نەبوو و چاپی نەمابوو و حتا لە ڕێی ئینتەرنێتیشەوە زۆر بە زەحمەت ئەویش بە شێوەی ڕەسم دەستمان کەوت و بەراوردی عەرەبیەکەشیمان کردەوە بەڵام ئەسڵی کتێبەکە لە ئینگلیزیەکەوە تەرجەمەم کردەوە کوتم ئەم بابەتەی سەید قوتب کاتی خۆی بە مەقالە بڵاوی کردوتۆ لە گۆڤاری ئەڕیسالەکەیکەکە لە گۆڤارە دیارەکانی ئەو زەمەنەی میسر وەختێک لە ساڵی 1948 سەفەری ئەمریکاکە وەزارەتی مەعاریف کە بریتیە لە وەزارەتی پەروەردەی ئێستا ئەو گەشتەی بۆ ڕێکەخەن سەبەبی ئەم ڕێخستنی ئەم گەشتەش ئەوە بوو سەید قوتب دوورخەنەوە لە پەیڕە و پرۆگرامەکانی خوێندن لەبەرەوەی سەید بە طەبیعەتی خۆی کەسایەتێکی کاریزمی هەبوو و نووسەرێکی دیار بوو لە میسرا ویستیان دووری بخەنەوە بۆ ئەمریکا ئەو بوو لە ساڵی 1949 بە چەند زنجیرەیەک بە کۆمەڵی وتار لە گۆڤاری ئەڕیسالە و تەجروبانی خۆی لە ئەمریکا باسەکە و دکتۆر سەلاح عەبدولفەتاح ئەلخالیدی کە یەکێکە لە پسپۆڕەکان لەسەر ژیان و بیری سەید قوتب کتێبێکی نووسیوە بە ناوی ئەمریکا بمنظار سەید قوتب و لە ئەو کتێبەیە ئەو زنجیرانی گۆڤاری ئەڕیسالەشی بڵاو کردوتەوە و هەندێک بابەتی تێدا بوو کە پەیوەست ببوو زەمەنەی میسڕەوە لە بابەتی جیهانی عەرەبی و عروبە و فەزای ئەو کاتی میسڕ و هیچ گرنگێکیان بۆ ئێستا نەبوو ئەو بابەتانم لێ دەرهێنا و ئەوەی کە سەرنجڕاکێش بوو پەیوەست بوو بە ئەمریکا و شارستانەتی ئەمریکا و من ئەوانم لێ دەرهێنا و تەرجەمەم کردووە. زۆر باشە سەید قوتب خۆی گەورەی خۆش بێت زۆر فکری ڕۆژئاوای خوێندوتەوە ینی زۆر لێکۆڵینەوەی لەسەر کردووە زۆر جار ئەمە وای لێ کردووە دوودڵی بۆ دروست بێت لە بیرروڕاکانی لە بیری ئیسلامیدا تۆ لەم کتێبەدا ئاماژت پێ کردووە بۆی کە بیر و بۆچوونەکانی چۆن بوو یاخود بۆچی ئەم دوودڵی بۆ دروست بووە لەگەڵ بیرکردنەوەکان لەگەڵ ڕۆژاوادا پرسیارێکی زۆر بەجێیە سەید قوتب قۆناغی ژیانی دوو قۆناغە یەکەم قۆناغی ئەدەبی پێ ئەوترێ بە شێوەیەکی گشتیە ژیناگە وردی کێنەوە ورترە بەڵام بەڵێ قۆناغە ئەدەبیەکەی سەرەتایە تا ساڵی 1948 بە دیاریکراوی و قۆناغی دواتر قۆناغی فکری ئیسلامی و ئەوەیە ئەبێ بە ئەندامی ئیخوان الموسلیمین یاخود برایانی موسڵمان قۆناغە ئەدەبیەکەی بەڕاستی قۆناغێکی زۆر بەپێزە کەم کەس ئەم زانیاری لەسەر سەید قوتب هەیە بەداخەوە سەید قوتب 13 کتێبی لە مەیدانی ئەدەبیان نووسیوە بە ڕەخنی ئەدەبیەوە بە دیوانی شیعرەوە بە نووسینی ڕۆمان و چیرۆکەوە و ڕۆمان و چیرۆکەکانیش لە ئاستیەکانین هەر بڵێن ئاستێکی سادە و کاڵ و کرژ بێ بەڵکو ئاستێکی یەکجار باڵایان هەیە بەداخەوە تا ئەستەی چێکیان بە زمانێکی بەرزیوە کە
ناڵین هاوشێوی خۆی بە بەڵام کەمێک لە خوار خۆی شێوە بێت تەرجەمەی کوردی نەکراوە و بالفعل کاتێک کە سەردانی ئەمریکاکە لەو قۆناغی دوودڵی کە بەڕێزت باسیەکەی لەوە تقریبا دەرچووە ئەو قۆناغە دوودڵی کە سەید قوتب پیای تێپەڕ بووە 15 ساڵی خایاندووە ماوەی 15 ساڵی پێچووە لەو کاتەوە دەست پێکا کە لە گوندەکەی خۆیانەوە ئەچێ بەرەو قاهیرە لە قاهیرە وەختێک داخڵی زانکۆ و کۆلێژی دارالعلوم و ئەوانە ئەبێ کۆلێژی ئاداب ببورن لەوێ خوێندنەوەیەکی یەکجار چڕوپڕ بۆ بیر و فەلسفەی ڕۆژئاواکە و ئەو بیر و فەلسفانە بە شێوەیەکی یەکجار بەقووەت هەزم ئەکا و ئەمەش ئەبێتە سەبەبی ئەوەی کە کۆمەڵێک گومان و دوودڵی و ئەوانەی لە هەمبەر بیرە ئاینیەکانی پێشووە کە لە لای دروست بوو ئەو گومانانی لەلا دروست بێ و ئەم فترە زەمەنیش ئەم 15 ساڵە هەمووی لە یەک ئاستانە بووە بە چەند ئاستێکی جیاواز بووە جار هەبووە بەرز بووە جار هەبووە نزم بووە وەکو ئەم شایەتیانە ئەبوو حەسەنی نەدەوی لە چاوپێکەوتنێکە لەگەڵ سەید قوتب باسیەکە و حتا لە دیوانی شعرەکەشیە هەندێک چامی شعری هەند بێزاریکی زۆریان پێوە دیارە یعنی بێزاریەکە بە شێوازێکە لە ئینسانێکە چێکە لە نێوان دوو بەرداشە هاڕدرابێ هەم ینی بەرداشی دینیەکە هەم بەرداشی بیر و فەلسفە ڕۆژئاواییەکان و ئەوەیە دوجار بەوە کۆتایی پێدێ کە سەید قوتب لێکۆڵینەوەی ئەدەبی لە قورئانەکە چەند لێکۆڵینەوەیکی بە پێزی ئەدەبی لە قورئانەکە بە دوو کتێب مەشاهد القیامة في القرآن والتصوير الفني في القرآن کە دوو لێکۆڵینەوەی یەکجار ئاسبەرزن و بۆ ئەو زەمەنە بە دوو شاکاری ئەدەبی قورئانی ناسێنراوە یعنی ئەتوانم بڵێم یەکەم جارە قورئان لێکۆڵینەوەیەکی ئەدەبی لەسەر بنووسرێ و ئەو کاتی کە بەر لەوەی گەشتەکە بکا بۆ ئەمریکا لە گۆڤارەکانی ئەو زەمانیا دەستەکە بە نووسینی کۆمەڵی وتار بە ڕۆحێتێکی ئیسلامیانەوە یعنی بەر لە گەشتەکەی تەواو گەشتە ئەو قەناعەتی کە ئیسلام چارەسەرە ئیسلام ئەو فکرەیە ئەو بەرنامەیە کە نەک تەنها کۆمەڵگەی موسڵمان و کۆمەڵگەی عەرەبی بەڵکو تەواوی مرۆڤایەتی پێویستی پێیەتی و ئەوەش بوو بە سەبەبی ئەوەی کە کتێبێکی گەورە بنووسێ بە ناوی العدالة الاجتماعية في الإسلام تعدالەتی کۆمەڵایەتی لە ئیسلامە و ئەو کتێبە یەکەم کتێبی فکری ئیسلامی سەید قوتبە بەر لە گەشتەکەی بۆ ئەمریکا ئەیسپێرە بە محەممەد قوتبی برای و محەممەد قوتب بۆی چاپەکە و لە ئەمریکاشەوە ئەو زنجیرە مەقالێ ئەنووسێکی ئێمە کردومانەتە کوردی چەند ساڵ لە ئەمریکا 2 ساڵ لە ئەمریکا بوو ساڵی 1948 سەردانی ئەمریکاکە ساڵی 1950 ئەگەڕێتەوە بۆ میسر و کە ئەگەڕێتەوە تر بە تەواوەتی وەکۆڵێ ڕۆحەتی ڕۆژئاوای ناسی و ئاشنا بۆ بە ئەو شارستانیەتی کە تەنها گرنگی بە مادە و گرنگی بە هاوچەشە حسابیەکانە ئەو دوودڵی هەر ئەوە بوو مەیلی هەبوو بۆ ڕۆژئاوایان چی بوو؟ نا دوودڵیەکە زیاتر فکری بووە فکری بوو بۆ معنای کە ئەو فەلسفە مادیانی ڕۆژئاوا کۆمەڵێک تێڕوانینی تێدا بۆ سەبارەت بە ئاین بەگشتی نەک ئیسلام ئاین یعنی ئاینە زەمینیەکان و ئاینە ئاسمانەکانیش بە شێوەیەکی گشتی گومان و دوودڵیەکی زۆری بۆ دروست بوو سەبارەت بەوەی ئاین مرۆڤ پێویستی بە ئاینە ئاین جۆرێکە لە خورافەیان جۆرێکە لە حەقیقەت و ڕنگدانەوەی ئاسمان لەو ئاستەیە بوو نەک لەو ئاستی کە تەنها پەیوەست بێ بە ئیسلامەوە و ئەبوو حەسەنی نەدەویڵێ وەختی مقابلەم لەگەڵا کرد خۆی کە باسیە کرد بۆم ئەیوت چەند ئاستێک بووە جار هەبووە ئاستی دوودڵیەکەم زۆر بەرز بووە جار هەبووە زۆر نزم بووە نەخێر معجەببوون نەبوو بە ڕۆژئاوا چونکە ئەو بەر لە گەشتەکەی سەردانی هیچ وڵاتێکی ڕۆژئاوایی نەکردووە لە چوارچێوەی میسران بەڵێ زۆر باشە کاگالان کتێبەکەت لە ناوڕۆکە لە چی پێک دێ و بابەتانی ناو کتێبەیان هەن بە کورتی بەمان باس بکەی سەرەتا بە چەندی ڕێک ئاماژەم بە وێستگە گرنگەکانی ژانی سەید قوتب کردووە هەر لە دایکبوونیەوە لە گوندی موشای شاری ئەسیوط هەتاوەکو لە سێدارەدانی لەلایەن ڕژێمی ئەو کاتی میسرەوە بە سەرۆکایەتی جەمال عەبدولناسر و پێشەکێکی شم بۆ نووسیوە تیا هەوڵم داوە هەندێک گومان و دوودڵی سەبارەت بە ئەو ئەفکارانی سەبارەت بە سەید قوتب ئەو ڕوژێنرێن بە تایبەتی لەلایەن نووسەرە سێکولاریستەکانەوە بەوەی کە سەید قوتب باوشی تۆندڕەویە بەوەی کە سەید قوتب جۆرێک بووە لە دید و تێڕوانین بۆ گروپە تۆندڕەوەکان ئەوانی کە لەلایەن ڕۆژئاوا بە تیرۆریست ناسێنراون بەڵام ئەمان هیچ ئەسڵ و ئەساسێکیان نییە چونکە سەید قوتب وەختێک کە دەستەواژی کۆمەڵگەی نەفامی بەکارهێنێ بەو معنایە بەکاری ناهێنێ کە تەکفیری کۆمەڵگە بکە
بەڵکو ئەو ئەڵێ من مەبەستم ئەوەیە سەر لە نوێ تاکەکانی کۆمەڵگە لە سەرەتاوە پەروەردە بکەینەوە بە تێڕوانینێکی دروستی ئیسلامیانە بۆ تێڕوانینەی ئیسلام کە تەنها لە مزگەوت و لە قورئان خوێندن و لە پیرۆزیە کورتەڵ نایە بەڵکو ئیسلام بەرنامەی ژیانە بەرنامەی بەڕێوەبردنە بەرنامەی حکومڕانیە و طبعا ئەمەش لەلایەن نارەکانیەوە زۆر قبول نەکراوە چونکە وەکو خۆمان نەزانین تەیاری عەلمانی ئەو ئیسلامی قبوڵەکە تەنیا پێک بێ لە بینی مرۆڤ و خوا چونکە عەلمانیت بە هیچ شێوەیەک بڕۆی بۆ نۆژ و ڕۆژ و بکە و حەقی چێ نەبێ حەقی سیاستت نەبێ حەقی دەوڵەتداریت نەبێ حەقی گۆڕانکاری کۆمەڵایەتیت بە ڕۆحێتێکی ئیسلامیانەوە نەبێ سەید قوتب زۆر پێداگرێت لەسەر ئەوە و ئەمەش بۆ بەهۆی ئەوەی کە دوو ئاراستی زۆر دژ بە یەک سەبارەت بە سەید قوتب هەبێ ئاراستەیەکیان زۆر بەرزی کردوتەوە ئاراستەیەکیان زۆر دژایەتی کردووە بەڵام ئێمە وەکۆڵێ خی گەورە لە قورئانە فەرمیوتی ئینا جعلناکم ئومەتەن وەسەطە هەمیشە تێڕوانینی وەسەطیەت و میانگیری هەدەف بە ئینسانە پێکی ئەو مرۆڤ بۆ وەکو مرۆڤەکانی تر هەڵەیشی هەبووە شتی باشیشی هەبووە بەڵام لە بواری نووسینایەکە لەو نووسەرە ئیسلامانی کە ئەتوانم بڵم تاوەکو ئێستێوێنەی نەبوو چونکە قودرەتێکی یەکجار سەیری لە نووسینە هەبووە زۆر باشە مامۆستا ئالان لەم کتێبەیدا دەیەت پامێکمان پێبات پامی سیاسی بڵێت سیاستی ئەمریکا بۆ شێوازیە خود پامی ڕۆشت و ئەخلاق و دابوونەریت و پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان بەڵێ پامی سیاسی بە زۆر کەم یعنی بە هەندێک بەلاوەشی باسی کردووە پەیامەکەی بەڵام پەیامە سەرەکیەکە و کڕۆکی کتێبەکە ئەوەیە کە شارستانێتی ئەمریکی شارستانێتێکی سڕف مادیە شارستانێتێک کە بابەتیە معنەوی و بەها ئینسانیەکان لە لای سفرە و چەند دلیلێکیش بۆ ئەهێنێتەوە کاتێک ئەوانی کە سەردانی ئەمریکایان کردووە یاخود ئەمریکا لەو کۆمەڵە کەسانە پێکات کە دوو کۆمەڵ بوون یەکەم پێکاتبوون لە کۆمەڵە دەوڵەمەند و سەرکێشەکانی وڵاتی بەریتانیا کە بە دوای کۆکردنەوەی سەرۆت و سامانەوە بوون کۆمەڵی دومیشان کۆمەڵی تاوانبار و زیندانیەکان بوون کە لە ئەرزی ئیمپراتۆرێتی بەریتانیا و ڕاگوێزران بۆ ئەرزی تازی ئەمریکا و ئەوە بوو بەهۆی سەبەبی ئەوەی کە دوو پێکاتە دروست بێ لە ئەمریکا پێکاتی ئەنگلۆ ساکسۆنی کە ئەمریکای باکووری لێ پێکات لەگەڵ پێکاتەی لاتینی کە ئەمریکای لاتینی لێ دروست بوو و ئێستا پێوتری ئەمریکای باکوور و باشوور هەتاوەکو ئەم دەقێش کە ئێمە قسە ئەەکەین و بینەران ئاگان لێمانە ئەم کێبڕکێوململانەیە لە بینی ئەمریکای لاتین و ئەمریکای باکوورە هەبووە و پەیامەکەی سید قوتب بڵێ ئەوەیە کە شارستانێتی ئەمریکی ڕۆژ ئاوایی شارستانێکی مادیە و هیچ حتا مردن لە لایەن شتێکی ئاساییە و باسی ئەوە ئەکاڵێ برادێکم بانگەشت کرابوو بۆ ئاهەنگێکی خواردن و خواردنەوە لە ئەمریکا لەو ئێوارەیە خێزانەکەی نەخۆشەکەوێت کە خێزانەکەی نەخۆشەکەوێ تەلەفۆنەکاڵێ ببورن من ناتوانم لە ئاهەنگەکەی ئامادە بم بەڵام برادرانی ڕێکخەرانی ئاهەنگەکە ئەڵەن جا زۆر ئاسایی خێزانەکەت نەخۆش بووە ژنێکیش بەشدارە بێ لەگەڵمان کە تازە مێردەکەی مردووە و شانسیشی هەیە ئەوە تا ئەوە هەردووکتان پێکەوە لەسەر ئەم سفرۆخوانی ئێمە کۆ ئەبنەوە و هیچ کێشتانێ باش نەکەی تۆ نەخۆش بە بەڵام ئەم خۆمێردەکەی مردوو و ئەمیش ئامادە ینی بۆ معنایی سید قوتب ئەوێ بڵێ مردن کە شتێکی پیرۆزی و قەداسەتێکی تایە ینی حاڵەتی مردن بە شێوەیەکە کە تۆ کەسێک ئەمرێ ناوێری حتا باسی خراپەکانیشی بەڵێ هەژێنەرە هەژەندێکی هەستێ بەڵام لە ئەمریکا زۆر بەلایەنەوە ئاساییە تەنها گرنگی بەهێز و قووەت و لایانی مادی ئەدەنوە حتاڵە لە گۆڤاری لوکە ئەوی سەرنج ڕاکێشە لە کتێبەکە ڕاپرسیە کراوە لە نێوان کچانی ئەو ئەمریکیە کە ئایا خەونی ئێوە ئەو پیاوی کە خەونی پێوە ئەبینن ئەبێت چۆن بێ ئەوان گرنگی بە بەهای ئینسانی بەهای اخلاقی نادەن تەنها لە ڕاپرسەکە 170 زیاتر ئاماژیان بەوە کردو ئێمە ئەمانەوە پیاوێک بێ دەست و مەچەکێکی بەهێزی هەبێ و پیاوێکی بەهێز بێ ئەوەی کە لە لای خۆمان پێ ئەوترێ عەسابەیی بێ هیچ گرنگی بەلایانی ئینسانی و ئەخلاقی و ئەو بابەتانە نادەن و سید قوتب ئەڵێ من ئەمریکا ڕەفز ناکەمەوە بە تەواوەتی ئەو وەسفی ئەمریکاکە لە ڕووی مادیەتەوە ئەڵێ تاوەکو ئێستا هیچ شارستانێتێک لە مێژووی بەشەریەتە وێنەی ئەمریکای بەخۆیەوە نەبینیوە لە مادیەت لە سەنعەتە لە دروستکردنی ئامێری پێشکەوتووە و ئێستا ئەبینین ئەمریکا بە شێوکی تاکجەمسەرانە حکومڕانی هەموو دنیاکە ئەو ئینکاری لەولایەنە ناکە بەڵام ئەڵێ لە پێوەری ئینسانیەت و بەها ئینسانیەکانە لە خواری خوارەوەی تاکەکانیە بەڵێ
بەڵێ بە هیچ شێوەیە گرنگی بە لایانی معنەویەت و بە لایانی ڕۆشتنا لەم کتێبەیدا ئەستەکە مردبووەتەوە لە جۆری مامەڵەکردن و لە تەنانەت خواردنیان و هەڵسوکەوتیان و بەڵێ ینی شتێکم خوێندەوە هەنێک جار گاڵتەی پێکردوون خوێن خواردەوە بە کاڵەکەەوە بەڵێ کافتریایەکەوە زەم شتێکی وا بووە بەڵێ ئاگەراماژێکی پێ بکەی خۆت بەڵێ وەڵا ئەوە بۆیە هەندێک شتی تایە مای پێکەنینە بەڵام وە کۆڵێ وا لە ئینسانەکە بیری لێ بکاتەوە بەڕاستی ئێمە کە لەو دوورەوە سەیری ئەمریکا و ڕۆژاواکەین ئەوە نییە لە کوردەواری خۆماناڵە دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە تا نەچیتە ناو واقعەکە و هەندێشت هەیە نایزانی ئەوان بۆ حەزارەتە پێشکەوتویان و سید قوتب بڵێ لە کافتریاک دانیشتە بووم لە کافتریاکە کۆمەڵە کچ و کوڕ بە دەورمەوە بوون ئەوەی سیر بوو کاڵەکیان خوارد و خوێیان پیا کرد ئەوە مای پێکەنین بوو من کاڵک بە شیرینی و خوێ بەو سوێریەوە چۆن شتیوا کۆبێتەوەڵە وەڵام منیش نەمکرد بە نامردی وەکو لە کوردەواری خۆمانەڵێ ئەڵێ وڵا منیژوتم ئێمە بیبەریشی پیاکەین لە میسر تر کچێ گوتی ئەبێ تامی چۆن بێ وتی ئەتوانی تاقیکەیتەوە وتی کچەکە دەستی کرد بە بیبەرکردن بە کاڵەکەکەیە و یعنی مەبەستی ئەوەیە لەم ڕووداوە گەلێکی خۆش باوەڕیش گەلێکی خۆش باوەڕن یعنی ئەوەی کە تۆ تەسەوری ناکەی یعنی پێی بڵێ ڕەنگە زۆر بە ئاسایی وەریگرێت و جێبەجێ کات و بیشیکە ئەمەش نقطەیەکی زۆر زۆعفە لەسەر ئاسی تاشی ئەمریکی بەو گەورەیەوە کە هۆشیارێکی ئەوەندە لاوازیان هەیە بە قسەیەکی سادە نەچیتە بنج و بناوانی بڵێ چۆن ئەبێ و چۆن نابێ هەر ڕاستەوخۆ شتەکە بکەیت کە خواردوێتی تێتی وڵا بەتامە دوای بۆ ڕۆژێک کە وتێتی وڵا شکری پێوەکری هەر شکرەکەشیان گوتی وتیان هەر بەتامە زۆر ڕاستەرە و قسەی جەنابتەکە زۆر خۆش باوەڕن ینی دڵیام لەوەی کەوەی نووسیوە ئەو پەیامی گەیاندووە بەتەشید هەر ئەوەی لە پشتەوەیە چونکە یەکێک لە هۆشیاری میلەتان ئەوەیە کە یاخود تاچی هۆشار نیشانەکەی ئەوەیە کە هەر کەسێک شتێک بەرامبەرەکەی پێی بڵێ چ لەسەر ئاستی حیزب چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەڵگە نابێ هەڕمەکی و کوێرانە تۆ جێبەجێ بکەی وەڵکو بەعکسەوە بێت تۆ کۆمەڵی پرسیار بکەی بیخیتە ژێر دووربینی پرسیارەوە نەک ڕاستە خۆبکەویتە داوی ئەو کەسی بەرامبەرتەوە ئەوەیە سید قوتب زۆر بە ئەحسانی کە تاکێکی ڕۆژهەڵاتیە ئەوانی خستۆتە داوی خۆیەوە و نەکەر ئەوە دکتۆر سەلاح لە سەردێڕەکان و سوێتی سید قوتب گاڵتە بە ئەمریکیەکانەکە یعنی زۆر بە شێوێکی ئاسایی و سادە گاڵتەی پێکردوون و بە زمانی خۆمان فەنی پێکردوون باشە کاگالان ئێمە کە سید قوتبمان ناسی وزاتر لە ڕێگەی فیضەڵالەوە ناسی ئەم کتێبە چ جیاوازێکی هەیە لەگەڵ نووسینی فیضەڵال و بابەتی لە کۆڵنەوە ناو قورئان و بەڵێ وەکو پێشتر عەرزی جەنابتانم کرد قۆناغی ئەدەبیەکەی 13 کتێبی نووسیوە قۆناغی ئیسلامیەکەشی بریتیە هەر لە 12 کتێبەوە تا سەرجەمی 25 کتێبی نووسیوە دیارترین نووسینەکانی سید قوتب فی ظلال القورئان کە تەفسیرێکی تەواوی قورئانە و تەفسیرێکە لاساییکردنەوەی تەفسیرەکانی پێشخۆی نییە بە شێوەیەکی کلاسیکی نووسراوی بەڵکو تەفسیرێکی ئەدەبیە تەفسیرێکی فکریە تەفسیرێکی حەرەکیە و حتا لە سوورەتی یوسفە بە شێوازێک لە سوورەتی یوسف ئەکۆڵێتەوە کە باسی تەکنیکەکانی قورئانمان بۆکە یعنی باسی ئەو تەکنیکە ئەدەبیانەکە کە قورئان بە شێوێکی زۆر سەرکەوتوانە بەکاری هێناوە بەس ئەم کتێبەی کە من وەرم گێڕاوەکو پێشتر پێم وتن بریتیە لە وتاری ڕۆژنامە ئەو کاتی کە لە ئەمریکا بۆ بە زنجیرەیە گوتار لە ڕۆژنامەیە بڵاوی کردوێتەوە لە گۆڤاری ئەڕیسالەیە بەڵام کتێبەکانی تری لێکۆڵینەوەن بۆ معنایی کە خۆی بۆ تەرخان کردووە و خۆی بۆ یەکلایی کردووە ئەم تەجروبەی ژیانی خۆیەتی لەسەر ئەمریکا ینی نەهاتوە سەرچاوە بەکاربێنە بۆ نووسینە ئەمە ئەو تەجروبەی کە بینیوێتی باسی کردووە و یەک نقطەی تری سەرنجڕاکێش هەیە باسی ئەوە کاڵێ هیچ گەلێکی دنیا بەقەدەر گەلی ئەمریکا کەنیسە دروست ناکەن بەس ئەڵێ ئەوەی مای پێکەنینە بۆ من کەنیسە بە هیچ شێوەیەک شوێنی خواپەرستی نیە لەوێ بەڵکو کەنیسە شوێنێکە بۆ بەیەکگەیاندنی کچ و کوڕ لەوێ و حتا لە ڕیکلامەکانیانە بە ئاشکرا بانگەشی ئەوە کەنەڵە خۆم بینیم بەروارەکەی لەسەر نووسرا بوو لە دوای بەروارەکە نووسرا بوو بەرنامەی ئەم ئێوارەیەمان بریتیە لە ژەمێکی سووک یاریە سیحریەکان ڕابواردن واتە هەڵپەرچێ و هەڵپەڕین و خۆشی ئاماژە بەوەکە چەندین جار چوومەتە ناو کەنیسە و ئاهەنگی هەڵپەڕین و ئاهەنگی شەوتابیانی مانەوەی کچ و کوڕ و ئەو بابەتانە بۆ کە زۆرێک لایەن وایە کەنیسە شوێنی خواپەرستیە لێ بەڵام ئەو باسی ئەوەکە کە بە هیچ شێوەیەک
کەنیسە شوێنی خواپەرستی و ڕۆحیانەت نییە بەڵکو شوێنێکە بۆ بێگەاندنی کچ و کوڕ و ئەمەش دەستکەوتێکی مادی دەستی کەنیسەکانە بۆ زۆر بە دەشتێکی ناوی بردوون بەڵێ ئەوە پرسیارێکی جوانە خۆشم کە سەرەتا خوێنمەوە پێم سیر بوو شەی دەشتەکیەت یاخود بەدەوێتی بەکارهێنا دەشتەکیەت وەکو ئیبن خەلدونیش باسیەکە ئەو شوێنانی طبیعەتی دەشتیان وەکو لە قورئانیشە باسیەکە خوای گەورە قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا يعني أعرابیەکان وتیان ئێمە ئیمانمان هێناوە خوای گەورەشە فەرمێن نەخێت تو پێیان بڵێ ئیمانتان نەهێناوە بەڵکو تەنها مسلمان بوون پلەی ئیمان و مسلیم دوو پلەی جیاوازن بەڵ ئەعرابیەکان یعنی هەندێک نەریتیان هەیە تەنها هێز کارەکە لەلایەن تەنها قوت بەلایەنەوە گرنگە تەنها کۆکردنەوە و سەرۆت و سامان و ڕاوڕوت لەلایەن گرنگە و بالفعل ئەم هەدەفەکەی ئەوێ بڵێ ئەمریکاش یەکێکە لە ئەو شارستانیەکانی تەنها و تەنها مادە و حسابیەت و ڕقم لەلایەن گرنگە و حتا لە گەشتەکانی شاناڵێت چێش لە گەشت نابینن هەر ئەوە بەلایەنەوە گرنگە بێنەوە لە گەشتەکە بڵێ ئەوەنە شوێنمان بینی چون بۆ ئەوەنە کەسمان بینی ئەوەنە دار و درەختی جوانمان بینی تەنها ژمارە و حساب لەلایەن گرنگە و هیچ شتێکی تر گرنگی پێ نادەن زۆر باش کاگەلان لە کۆتاییە بقینە سەرەوە جەنابە دۆکو گەنجێک حتمما کۆمەڵێک پاڵنەری گەورە بۆ کە ئەمە پاڵناوە و هەروەها دوای وەرگێڕانی ئەم کتێبە گەشتی بە چەند نەتیجەیەک و چ کاریگەرێکی لەسەر خۆ دروست کرد بەڵێ وەڵا هەندەر بۆ وەرگێڕانی کتێبەکە و کوتم هەر سەید قوتب خۆی ناوێکی گەورەیە و دید و تێڕوانینی ئەو سەبارەت بە ئەمریکا نەکرد بۆ ئێمە بگرە بۆ هەموو کەسێک هەر گرنگە چونکە ئەو ماوەیەکی کەم نەماوەتەوە لە ئەمریکا بەڵکو ماوەی 2 ساڵ ماوەتەوە و کەسێکی دیارە و خاوەن پێگەی تایبەتی خۆیەتی ئەمە یەکەم دووهەم ئەو کتێبە بەڕاستی ئەوەی لای من ڕوون کردەوە کە ئینسان نابێ لە دوورەوە کە هەندێک شت لە تەلەڤیزیۆن و لە میدیا و لە سۆشیال میدیا ئەبینێ باوەڕی پێبێنێ و نابێ ئێمە تەنها بە بینای بەرز و بە بینای جوان و بە شکڵ و شێوە تێبکەوین بەڵکو سەید قوتب ئەوێ پێمان بڵێ خۆشم ئەو نەتیجەم لا دروست بوو ئایا ئینسان چ دید و تێڕوانینێکی سەبارەت بە مرۆڤایەتی و بەهای ئینسانیەت هەیە چونکە ئەو پیوایە ئامێر دێت و ئەڕوا ئامێر تێک ئەشکێ بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بەهای ئینسانی بەهای مرۆڤایەتی و بەهای ئەخلاقیە کە بەداخەوە خۆزگەوانە بۆیە ئەمریکا یەکێکە لە وڵاتانی بێبەشە لە ئەو لایەنە بەها ئینسانی و بەها مرۆڤایەتی و بەها ئەخلاقی مۆڕاڵیانە بەڵام لە هەمان کاتا لە پێژەی مادیەتە لە ئاستێکی یەکجار باڵایە و ئەمەش بووە بە سەبەبی ئەوەی کە ئەو نەعەدالەتی لەسەر ئاستی دنیا دروست بووە چونکە وەختێک ئینسان یاخود وڵاتێک لە ڕووی مادیەتەوە زۆر پێشەکەوێ بەڵام ئەگەر بەهای ئەخلاقی و بەهای ئاینی و بەهای ئینسانی لەگەڵانە بێ ئەو شارستانێتە مادیە بۆ بەرژەوەندی تایبەتی بۆ بەرژەوەندی شخصی بەکارهێنرێ سەکان خۆش وەرگێڕی کتێبی ئەو ئەمریکایی من بینیم نووسەرەکەی سەید قوتبە ئەمڕۆ لەگەڵمان میوان بووی سپاس بۆ زانیاریەکان هەمی زیاترتانە بێ بەڵا عەزیزان